اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي اللهم آمين. خوشکان و برایانی بەڕێز سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ لە هەرکوێ هەبن لە ئەڵقەی دووەمی ئەم بەرنامەی چاوگەدا لە پشتیوانی خۆی گەورە بەردەوامە بین لەسەر باسی سەرەتایی دروستبوونی مەخلوقات، چۆن پەروەردگاری گەورەمان، چۆن پەروەردگاری باڵا دەستمان، چۆن پەروەردگاری کاربەجێمان دەستی کردو بە دروستکردن و بەدیهێنانی ئەو مەخلوقاتانە و سەرەتایان کامیان بووە، پاشتر کامیان بووە و ئێمە لە کامیان ناین و حکمت لەم دروستکراوانە چین. عەرزی بەڕێستانمان کرد کە خوای تەبارەک و تەعالا یەکەم دروستکراوێک کە دروستی کردو عەرشەکەی خۆیەتی و ئەو عەرشەشی لەسەر ئاو دروست کردووە. وتمان زۆر پرسیار لە پێغەمبەری خوا کراوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە پەروەردگارمان پێشەوەی دروستکراوەکانی پێشەوەی مەخلوقات دروستکا لەکوێوە بۆ خۆی. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی کان فی عماء ما فوقه هواء وما تحته هواء ثم خلق عرشه على الماء. لە بۆشاییە بوو، لە بەتاڵە، یعنی شتێک نەبووە، هیچ نەبووە. كان الله ولا شيء معه، خوا هەبوو هیچی لەگەڵا نەبووە. دوای ئەوە کە خوای گەورە بە ویستی خۆی و بە ئیرادی خۆی و بە عیلمی خۆی ویستوێتی دروستکراوێ دروستکایە خوشتێ دروستکە یەکەم شتێکە دروستی کردو عەرشی خۆی بووە، عەرشەکەشی لەسەر ئاو بووە، لەسەر ئاو دروستی کردووە. ئەو عەرشەی کە باسمان کرد لە بەرنامەی پێشوە وتمان گەورەترین مەخلوقێک کە ئێمە زانی بێتمان دروست کرا بێت خوا دروستی کردبێ عەرشی خوا خۆیەتی. عەرشەکەی خوا بەڕادەیەک گەورەیە کە بە تەسەووری عەقڵی ئێمەیان نایەت. ئێمە زیاتر کاتێک باسی عەرش و گەورەی عەرشمان دێتە بەرچاو ئەگەر بە قیاسا بیگرین لەبەر ئەو شتانەی کە لەبەر چاوی خۆمانە ئێمە ناتوانین وەکو تەسەوورکردن تەسەووری گەورەیەکی بکەین. ئێمە بۆ ئەوەی مەنزەرەی دروستکراوەکانی خوا بە شێوەیەکی گشتی لەبەر چاوی بەڕێزتان بێت، ئێمە ئەمەی کە پێمانەوتێ مرۆڤ، پێمانەوتێ ئادەمیزاد، لەسەر ئەم تۆپەڵەخرا ئەژین، ئەم تۆپەخرەی کە پێ ئەوترێت گۆی زەوی. ئەم گۆی زەویە ئەستێرەیەکە نە بە قولاب لەسەرەوە هەڵواسراوە، نە پایی لە ژێرایە لە خوارەوە، نە لەملا لەولاوە ڕاگیر کراوە، نە بە ئاسمانێکەوە بە بۆشاییەکە تۆپێکی خرا ئەخولێتەوە. مەدارێکی وەرگرتۆ بە دەوری خۆیان ئەخولێتەوە، مەدارێکیشی وەرگرتۆ بە دەوری خۆرا ئەخولێتەوە. ئێمە لەسەر ئەم تۆپەخرا ئەژین کە پێی ئەوتێ لە زمانی عەرەبیا پێی ئەڵێن بەو ئەستێرانی کە وەکو خۆروان وەکو زەویوان پیان ئەوترێ کەوکەب، پێی ئەوترێ کەوکەب. ئێمە لە زمانی عەرەبیا سێ وشە هەیە لەوانەیە لێمان تێکەڵ ببێ، زۆر جا فەرقی پێ نەکەین. کەلیمەی نەجممان هەیە، کەوکەبمان هەیە، قەمەڕمان هەیە. ئەم سیانە هەرسێکیان لای ئێمە هەر ئەڵین لە کوردی خۆمان ئاڵین ئەستێرە. بەڵام پێش هەموو شتە پێویستە ڕوونی کەمەوە لای جەنابتان کەلیمەی نەجم لە زمانی عەرەبیا بۆ ئەستێرەیەک بەکارەهێنرێت زیاتر کە وەکو خۆر تۆپەڵی ئاگرە. ئەو ئەستێرانین کە وەکو خۆر تۆپەڵی ئاگرن، تۆپەڵێکە لە تاقە لە وزە، ئەو پیانەوتێ نەجم. بە دەوری ئەم ئەستێرەیە، بە دەوری ئەم نەجمەیە کە تۆپەڵێک ئاگرە، کۆمەڵی ئەستێرەی ساردەوە بووی تر بە دەوریە ئەخولێتەوە، بە دەوری ئەم تۆپەڵە ئاگرەیە، بە دەوریە ئەخولێتەوە وەکو ئەم گۆی زەویە، وەکو عوتارد، مشتەری، زوحەل، نپتۆن، ئۆرانۆس، پلۆتۆن، ئەمانە کە بە دەوری خۆراسەوە ئەمانیان پێوترێ کەوکەب. کەواتە نەجم تۆپەڵە ئاگرەکەیە، ئەو ئەستێرەیە تۆپەڵی ئاگرە و وزەیەکی گەورەی هەیە و تاقەیەکی زۆری هەیە. کەوکەب بەو ئەستێرانە ئەوترێت کە سارد بوونەتەوە، یاخود وەکو ئەو تۆپەڵێکی گەورە لە وزە نین، بەڵکو ساردەوە بوویەکن بە دەوری ئەو ئاگرەیە، بە دەوری ئەو نەجمەیە مەدارێکیان بۆ خۆیان وەرگرتۆ بە دەوری ئەخولێنەوە. لە دوای ئەمانیش قەمەر دێت، مانگەکان بریتین لە چی؟ بە شتێک ئەوتێ مانگ کە ئەستێرەیەکی ساردەوە بوو بێ بە دەوری ساردەوە بوویەکی ترا بخولێتەوە. یعنی ئەم گۆی زەوی ئێمە ئەستێرەیەکی ساردە ئاگر نییە، ئێمە لەسەری ئەژین، خۆی بە دەوری خۆرە ئەخولێتەوە. بەڵام مانگ بە دەوری زەویە ئەخولێتەوە، مانگیش ئەستێرەیەکی ساردەوە بووی ترە بە دەوری ئەم ئەستێرەی خۆمانە ئەخولێتەوە کە ئەمەی ئەشمەش هەر ساردە. کەواتە ئەگەر ئەستێرەیەک تۆپەڵی ئاگر بوو پێوتێ نەجم. ئەمە لە زمانی عەرەبیە، بەکارهێنانی ئیستیعمالی زمانی عەرەبی، هەم لە قورئانشە دیقەتی ئەم جیاوازەین، هەمووکو لغەش لە ئیصطلاحی ئەمڕۆیە.
نەجم ئێمە بەکاری دێنین بۆ ئەستێرانی کە وەکو خۆر تۆپەڵێ ئاگرن کەوکەب بۆ ئەستێرانی کە بە دەوری ئەم تۆپەڵە ئاگرانەیە ئەسوڕێنەوە قەمەریش بۆ ئەستێرانی کە بە دەوری ئەستێرە ساردەوبووەکانی کەیە ئەسوڕێنەوە کەواتە ئێمە نەجم و کەوکەب و قەمەرمان هەیە ئەم گۆی زەوی کە ئێمە لەسەری دەژین کە جێی ئیسا 6 ملیار کەس و هەتاکو جێی 12 ملیار کەسیش بەبێ منەت ئەبێتەوە ئەو ڕزق و ڕۆزی و بە نیعمەتی کە خوای گەورە دروستی کردووە لەسەری بەشێر هەموو یەکە چەندین زنجیرە چیای گەورەی تایە چەندین بیابانی پان و بەرینی تایە چەندین دەریای قوڵ و بێبنی تایە چەندین ئەنواعی دار و دەخل ئەنواعی حیوانات و گیانلەبەر ئەنواعی جۆری مرۆڤ شێوەی جیاجای مرۆڤ ئەنواع کائیناتی حەیوەتا لەسەر ئەم گۆی زەویە ئەم گۆی زەویە وەکو عەرزمان کردن بریتیە لە تۆپێکی خڕ ئەسوڕێتەوە بە دەوری ئەستێرەیەکی گەورەی ترا کە پێوترێ خۆر کە پێ ئەوترێ خۆر ئەم خۆرە بریتیە لە پارچەیەک ئاگر پێکهاتەی خۆر ئێمە زەوی لەبەر چاومانە پێویست ناکات زۆر وەستیکەین بەڵام خۆر بۆ معلوماتی بەڕێستان نزیکەی 150 ملیۆن میل لە ئێمە دوورە نزیکەی 150 ملیۆن میل کە زیاتر لە 190 ملیۆن کیلۆمەترەکە 150 ملیۆن میل خۆر لە ئێمە دوورە باش حەجمی خۆر ئەو خۆری کە ئەم زەوی ئەمی بە دەورە ئاخولێتەوە قەبارەکەی حەجمەکەی ملیۆنێک و 300 هەزار ئەوەندەی گۆی زەویە ملیۆنێک و 300 هەزار ئەوەندەی گۆی زەوی گەورەیە ئەم خۆرە بۆ ئاگرە و تۆپەڵە ئاگرە چی ئەسووتیەوە بێ بۆ ئاگرە لە سەیە هەفتای پێکهاتەی خۆر بریتیە لە غازی هایدرۆجین یعنی تۆپەڵێک غازی ئاگراویە تۆپەڵێک گازی ئاگراویە لە سەیە هەفتای پێکهاتەی خۆرە و خۆری کە ئەیبینن بە ئاسمان بریتیە لە غازی هایدرۆجین نزیکەی لە سەیە 20 بۆ 28 بریتیە لە غازی ئۆکسجین هین عەفو هیلیۆم بریتیە لە غازی هیلیۆم ئەم هایدرۆجینە بەردەوام ئەسووتێ ئەبێ بە چی؟ ئەبێ بە هیلیۆم ئەم ئاگرە زۆرەی کە ئەبیندێ لەم تەفاعولە نەوەویە یاخود لەم کارلێکە ئەتۆمیە کە لە ناوی ڕوئەدا وەکو مەفاعیلێکی نەوە وایە وەکو دەستگایەکی ئەتۆمی گەورە وایە بەردەوام غازی هایدرۆجین ئەسووتێنێ و غازی هیلیۆم دروستەکە غازی هایدرۆجین ئەسووتێنێ و غازی هیلیۆم دروستەکە بە جۆرێک وای لێ هاتووە گەرمای سەر ڕووی خۆر گەرمای ڕووی خۆر نزیکەی 6,000 پلەی سەدیە گەرمای سەر ڕووی خۆر نزیکەی 6,000 پلەی سەدیە و گەرمای ئەو بەرگە هەوا یاخود هالەی خۆری پێوتێ ئەو هالەی کەوا بە دەوری خۆرەوە ئەو گوڕ و بوخاری کەوا بە دەوری خۆرەوە گەرمای ئەو ئەگاتە 2 ملیۆن پلەی سەدی ئەگاتە 2 ملیۆن پلەی سەدی هیسە ڕووی خۆرەکە ڕووی خۆر گەرماکەی 6,000 پلەی سەدیە بەڵام ئەو هالەی کە بە دەوری خۆرەوەیە ئەو تەم و غوماری کە بە دەوری خۆرەوە لەسەر ڕووی خۆرایە ئەویان گەرماکەی ئەگاتە 2 ملیۆن پلەی سەدی گەرمای ناوجەرگەی خۆریش ئەگاتە 15 ملیۆن پلەی سەدی گەرمای ناوجەرگەی خۆر ناواخنی خۆر نزیکەی 15 ملیۆن پلەی سەدیە ئەم گڕوتینەی کە بەم شێوەیە دێت ئەگەر پاتات و ئەم زەوی ئێمە لەسەری ئەژین کەمێک نزیکتر بووایە لە خۆرەوە گۆی زەوی هەموو بوو بە ئاگر و سووتە هیچ مەخلوقێکی لەسەر ناژیە بە کەڵکی ژیان ناوە کەمێکی تر لەم ڕادەی ئیسای دوورتر بووایە لە خۆرەوە سەر زەویە بوو بە سەهۆڵبەنگانێ هیچ مەخلوقێکی لەسەر ناژیە یعنی ئەو مسافەی کە لە نێوان گۆی زەوی لە نێوان خۆرایە زۆر بە دیقەتێکی عەجیب دانراوە ئەو خولانەوەی خۆر ئەو خولانەوەی زەوی بە دەوری خۆیان کە شەو ڕۆژ دروستەکە ئەگەر بەردەوام دیوێکی ئەم زەویە لە خۆر بووایە دیوەکەی تری پشتی لە خۆر بووایە بەردەوام دیوێک ڕۆژە بوو دیوێک شەوە بوو بەردەوام دیوێک ئەسووتا دیوەکەی ترێ بوو بە سەهۆڵبەندان ئەوش هەر ژیانی تیا دروست نەبوو بەم نەوعی کە خوای گەورە ئەم شەو ڕۆژەی دروست کردووە ئەم زەوی کردووە بە تۆپێکی خڕ کە خوای گەورە لە قورئانە بۆمان باس دەکات دەفەرمێ یوکەویر اللەیل عەلە النەهار ویوکەویر النەهار عەلە اللەیل کە لە ئەڵقەی پێشوا باسمان کرد و عەرزی جەنابتمان کرد وتمان تۆپێکی خڕ بێنیت لایەکی ڕەشکەیت و لایەکی سپیکەیت تۆپەکە خلکەرەوە سپیەکە بەسەر ڕەشەکە دێ ڕەشەکە بەسەر سپیەکە دێ خۆ ئاوە فیز گۆی زەویما بۆکە ئەڵێ ئاوە شەو بە ڕۆژ بەسەر ڕۆژا دێنم ڕۆژ بەسەر شەوا دێنم
ئەگەر پادایەت و بەهار ئاوە ثابت بووە و نەگۆڕ بووە و نەجوڵاو بووە دیوێکی بەردەوام ڕۆژە بوو دیوێکی بەردەوام شەوە بوو ئەو دیوەی کە ڕۆژە بوو دار و بەردی تیا ئەسووتا لە گەرمایە ئەو دیوەشی کە شەوە بوو دار و بەرتیا بوو بە سەهۆڵبەندان و ژیانی تیان نەبوو. باش ئەم گۆی زەویە کە بە دەوری خۆرە ئەسوڕێتەوە کە وتمان دوورایی نێوان خۆر و زەوی 150 ملیۆن میلە وتمان خۆر ملیۆنێک و 300,000 ئەوەندەی گۆی زەوی گەورەترە و وتیشمان کە گەرمای ناوجەرگەی خۆر 15 ملیۆن پلەی سەدیە هی ئەو دوو کەڵ و غوماری کە لە دەوری شێتیەکاتە 2 ملیۆن پلەی سەدی و ئەو گەرمایشی لە چیەوە لە سووتانی گازی هایدرۆجین و کە بەردەوام گازی هایدرۆجینە سووتێنەوەی کا بە هیلیۆم لەوە دروست ئەبێ و ئەگا بە ئێمە. باش ئەم خۆرە بێجگە لەم زەویەی ئێمە کۆمەڵێک ئەستێرەی تری بەخۆی جاذبی و هێزی جاذبیەکە و لە خۆگرتووە هەر هەموو مەداریان وەرگرتووە ڕێگەی خۆیان دۆزیوەتەوە بە دەوری ئەم خۆرەیە ئەسوڕێنەوە. یعنی یەکەم نزیکترین ئەستێرە لە خۆرەوە ئۆتاردە، پاشان زوهرەیە، پاشان ئەم گۆی زەویە، پاشان مەریخە، پاشان مشتری و اینجا زوحەل و ئەستێرەکانی تر. نۆ ئەستێرە بە دەوری خۆراخولێتەوە. ئەستێرەی وا هەیە یەک مانگی هەیە وەکو ئەم گۆی زەوی خۆمان هەیە مانگی نییە و نەیان دۆزیوەتەوە وەکو ئۆتار هەشە تقریبەن 24 دانە مانگ بە دەوری ئاخولێتەوە ئەم ئەستێرانە. یەکێکی وەکو مشتری نزیکەی 24 دانە مانگی هەیە کە بە دەوری ئاخولێتەوە. مەریخ بە هەمان شێوە چەند مانگی هەیە، زوحەل کۆمەڵێ مانگی خۆی هەیە. ئەم مەجموعەیە هەر هەموو پێکەوە هەر هەمویان پێکەوە طبعاً تیانە ناو ئەستێرانەیە بەردێکی ڕقە وەکو مەریخ بەردێکی ڕقە و هیچ ئاویان تیانسا لەسەر نەدۆزیوەتەوە چەند لەسەر قوتبەکانی بەفریان لەسەر دۆزیوەتەوە. تایەتی وەکو مانگ هەواشی نییە، هەر هەواشی بە دەورانە گەر جێپێکی خۆت لەسەر مانگ ئاوادانی هەتا 1 ملیۆن ساڵی کە سەیرەکەی جێپێکە لە شوێنی خۆی ماوە هیچ شتێک نییە بیجوڵێنێت، هیچ شتێک نییە و جێپێی تۆ یاخود کاریگەریەکی بێ لەسەر ڕووی مەگەر ئەو ئەستێرانی کە لە ئاسمانەکەونە خوارەوە خۆیان ئەدەن بە ڕووی مانگە ئەو کاتە شوێنەکە ئەبێ بە ئاگرێک و چاڵە بێ وەکو سوتاویەک دەرەکەوێت و کوڕەشایەک دەرەکەوێت. ئەم تۆپەڵە گەورەی کە باسمان کرد ئەم خۆرە و ئەم ئەستێرانی کە لە دەورین بە هەر هەمیان پێکەوە ئەو تێ کۆمەڵەی خۆر کۆمەڵەی خۆر. باش ئەو ئەستێرانی کە بە دەوری خۆر ئاخولێن و تیاتی لە گۆی زەوی بچووکترە وەکو ئۆتارد و زوهرە، تیاشایەتی نزیکە لە گۆی زەویەوە حەجمەکەی، زوهرە نزیکترە حەجمی نزیکە لە گۆی زەویەوە بەڵام ئۆتارد بچووکترە، تیاشایەتی 300 ئەوەندە بۆ 400 ئەوەندەی گۆی زەوی گەورەترە. سا مشتری زۆر گەورەترە حەجمەکەی لە گۆی زەوی، زوحەل گەورەترە بەڵام تیاشایەتی بچووکترە لە گۆی زەوی. ئەم تۆپەڵە ئەستێرەی کە بە ئاسمانە ئەخولێنەوە پیان ئەوترێت کۆمەڵەی خۆر. ئەمە هەموو ئاسمانە نەخێر. ئەبێ جوان دیقەت بە بزانین ئێمە مووقعمان لەم فەزا گەورەیە لەم کەونەیە چییە؟ ئەم کۆمەڵەی خۆرە بریتیە لە نوقتەیەک، لە یەک نوقتەیەک خاڵی بچووک لە تۆپەڵی ئەستێرەی گەورەی قەرەباڵغ بە ئاسمانە کە ژمارەی ئەستێرەکان نزیکەی 100 ملیار ئەستێرەیە، یعنی 100,000 ملیۆن ئەستێرەی وەکو خۆرن، هەر هەمووی بووە بە یەک تۆپەڵ کۆبووەتەوە لە ئاسمانە. 100 ملیار یعنی 100,000 ملیۆن ئەستێرەی وەکو خۆر پێکەوە تۆپەڵێکیان دروست کردووە. ئەم تۆپەڵە پێی ئەوترێ ڕێگەی کاکێشان. ڕێگەی کاکێشان چێگەر لە شەوێکی تۆزێ سافە سەیرێکی ئاسمان بکەیت، سەیرەکەی تارماییەکە بینی لێڵێک بە ئاسمانە بینی وەکو دووکەڵێک وایە درێژ بۆتەوە وازانی هەورەکە جوان لێی وردەبیت و هەوریش نییە. ئاوە درێژ بۆتەوە لە ئاسمانە ئەگەر بە شتێک جوان ورد بیت و یەکی چاوی تیژ بە سەیرەکە هەمووی ئەستێرەی وردوردە. ئەگەر بە تەلسکۆبێ سەیرێکی بۆ دەرکێمە هەمووی ئەستێرەیە. ئەم لێڵی ئاسمانە ئاوا دروست کرد و درێژ بۆ تۆڵەی ڕێگایەکە. ئەمە پێوتێ ڕێگەی کاکێشان. ئەم کۆمەڵەی خۆرەی ئێمە بە خۆر کە ملیۆنێک و 300,000 ئەوەندەی زەوی گەورەتەوە تۆپەڵی ئاگرە بەگزگۆی زەوی و هەر هەژ ئەستێرەکەی تر و مانگەکان و وردە بەردەکانی تر کە لەم فەزایە ئەخولێنەوە کۆمەڵی ئەستێرەی کلکداری تریش کە مەداریان وەرگرتووە بە دەوری خۆرە هەر هەمووی. ئەمە بریتیە لە نوقتەیەکی بچووک لە چەند لە 100 ملیار ئەستێرەی تری وەکو خۆر. یعنی ئەم ڕێگەی کاکێشانە ئەم تۆپەڵە ئەستێرە 100 ملیار یعنی 100,000 ملیۆن ئەستێرەی وەکو خۆرتیە. تایەتی لەناو ئەستێرانەیە ملیۆنە جار لەم خۆرەی خۆمان گەورەترە. تیاشایەتی بەقەی خۆرە، تیاتی تۆ زێ بچووکترە، تیاتی تۆ زێ گەورەترە، تیاشایەتی ملیۆن و 2 ملیۆن جار لەم خۆرەی خۆمان گەورەترە.
ئەمە بێجگەل لەوەی کە مەناڵقی وای تیا هەر هەمووی هەردوو کەڵە پەستانێکی ئەجگار گەورە گەرمیەکی بێ ئەندازە هەر هەمووشی ئاوە وەکو لەولەبێک ئەخولێتەوە بە دەوری چەقێکە کە ئەو چەقە پیان وایە کونێکی ڕەش بێت کە کونە ڕەشەکانی سە کاتی نییە باسی بکەین پەستانێکی گەورە جاذبێتێکی گەورە 100 ملیار ئەستێرەی لە خۆی گرتووە 100 ملیار ئەستێرە کە ئەڵێن ئەستێرە مەبەستمان پێ نەجمە نەجمی وەکو خۆر کە کولی یەکێک لەم 100 ملیارە لەوانەیە چەندین ئەستێری وەکو زەوی بە دەوریا بخولێتەوە ئەم تۆپەڵە پێ ئەوتێ ڕێگەی کاکێشان یاخود دەربت تەبانە یاخود سکتت تەبانە بە زمانی عەرەبی بۆ ئەوەی لەمە تێبگەن کە ئەڵێن تۆپەڵێ ئەستێرە 100 ملیار ئەستێری وەکو خۆریتە ئاوە بەسەرێکا نەکەوتون وازانی تۆپەڵە قوڕە نزیکترین ئەستێرە لەو ئەستێرانەی کە لە ئێمەوە نزیکن نزیکترین ئەستێرە کە لە خۆری ئێمەوە نزیکە ئەستێرەیەکە کە 2 ساڵ و 4 مانگ بە خێرایی تیشک لە ئێمەوە دوورە 2 ساڵ و چەند 4 مانگ یعنی بە 2 ساڵ و 4 خۆری خۆمان بە 8 دقە و چەند ثانیەک خۆرە تیشکەکەی گاتە سەرزەوی بە 8 دقە لە ماوەی 8 دقیقەیە تیشکی خۆر سرعەتەکەی ئەمەدە زۆرە 150 ملیۆن میلە بڕێ ئەگەێنێتە ئێرە لە ماوەی 8 دقە و چەند ثانیەک نزیکترین ئەستێرەی تر لە ئێمەوە لە دوای خۆرەوە 2 ساڵ و 4 مانگ بە خێرایی تیشک لە ئێمە دوورە خێرایی تیشک چەندە؟ خێرایی تیشک نزیکەی 300,000 کیلۆمەترە لە یەک ثانیە خێرایی تیشک نزیکەی 300,000 کیلۆمەترە لە یەک ثانیە یعنی لە یەک ثانیە تیشک 300,000 کیلۆمەترە بڕێ ئەی لە دقەیەکا چەنە بڕێ؟ ضەربی شەستێکی دقەیە 6 ثانیە ئەی لە سەعاتێکا چەنە بڕێ؟ ضەربی شەستێکی تریەکەین 300,000 ضەربی شەستی کە ضەربی شەستێکی کەی بکە چەندی کرد لە سەعاتێکا تیشک ئەوەنگا بڕێت ئەی لە شەو ڕۆژێکە ضەربی 24 یەکەین 300,000 ضەربی شەستی کە ضەربی شەستی کە ضەربی 24 کە چەندی کرد لە شەو ڕۆژێکە ئەمەدا بڕێ ئەی لە ساڵێکا چەنە بڕێ ضەربی 365 کە يعني 300,000 ضربي شص ضربي شصيكا ضربي 24 ضربي 360 ام رقمه چند درچکا محاسبەیەکیش ناتوانێت بیخوێنێتەوە ام رقمه چند درچوو تیشک لە ماوەی ساڵێکە ئەمەندە ملیار کیلۆمەترە بڕێ ئەمەندە ملیار کیلۆمەترە بڕێ یعنی لە ماوەی ساڵێکە بە 8 دقە لە خۆرەوە بگاتە سەر زەوی ئەبێ بە ساڵێ چەند ببڕێت دەی نزیکترین ئەستێرەی گرداری وەکو خۆر کە پێوتێ نەجم 2 ساڵ و 4 مانگ بە خێرایی ئەم تیشکە لە ئێمە دوورە ئەم تۆپەڵە ئەستێرەی کە من عەرزی جەنابتانم کرد کە وتم پێوتێ ئەستێرەی کاکێشان تیرەی ئەم ئەستێرەی کاکێشانە تیرەکەی 100,000 ساڵی تیشکیە 100,000 ساڵی تیشکی لەم سەری ئەم تۆپەڵە ئەستێرەوە ئەم ڕێگەی کاکێشانە ئەگەر تیشکێک لەم سەری تۆپەڵە ئەستێرەکەەوە لەم سەری مەجەڕەکەەوە بەڕێ بکەوێت بە 100,000 ساڵی تیشکی ئینجاگاتە دیوەکەی تری ئەو سەری یعنی تیرەکەی 100,000 دانە ساڵی تیشکیە باش ئەم زەوی خۆمان ئەم زەوی کە ئێستا ئێمە تیاژین نزیکەی 25,000 دانە ساڵ لە چەقی ناوەڕاستی ئەم تۆپەڵە ئەستێرەیەوە دوورە 25,000 ساڵی تیشکی یعنی 25,000 دانە ساڵی تیشکی ئەم گۆی زەوی ئێمە لە چەقی ئەم تۆپەڵە ئەستێرەیەوە دوورە کە پێوتێ دەربی تەبانە کە پێوتێ ڕێگەی کاکێشان و نزیکەی 30,000 ساڵی تیشکیش لە قەراغی لە لێواری تۆپەڵە ئەستێرەکەەوە دوورە یعنی ئەگەر بڵێین ئەمە دەستی من ئەمە تۆپەڵە ئەستێرەکەیە ئەمە چەقەکەیەتی ئەمە چەقی ناوەڕاستی ئەم تۆپەڵە ئەستێرەیە شوێنی ئێمە لە ناو تۆپەڵە ئەستێرەیە کوێیە 25,000 ساڵی تیشکی یعنی تیشک 25,000 دانە ساڵ لێرەوە ڕێکەوێ ئینجاگاتە لای ئێمە بۆ گۆی زەوی لە ناوەڕاستی ئەم تۆپەڵە ئەستێرەوە و ئێمە لە قەراغی تۆپەڵە ئەستێرەکەشەوە 30,000 ساڵی تیشکی مان لێوە دوورە یعنی ئەمە تیرەکەی بەگشتی تیرەی ئەم سەری بۆ ئەو سەری ئەم تۆپەڵە ئەستێرە 100 دانە هەزار ساڵی تیشکیە 100,000 ساڵی تیشکیە وتمان یەک ساڵی تیشکی 300,000 ضربی شەستی کە ضربی شەستی کە ضربی 24 کە ضربی 365 کە ئینجا کاتە یەک ساڵی تیشکی جاوەرە 100 دانە هەزار ساڵی تیشکی
ئەمە هێشتا یەک تۆپەڵە ئەستێرەیە بە ئاسمان و ئێمە تیاژین. نزیکترین ئەستێرەی گردار بێژگە لەم خۆری خۆمان کە 8 دقە لێمان و دوورە، نزیکترینی تریان 2 ساڵ و 4 مانگی تیشکی بە سورعەتی تیشک بە خێرایی تیشک لە ئێمە دوورە. باش تا ئیسا هیچ فاروخێ، هیچ ئامێرێ، هیچ جیهازێکمان نییە نیوەی سورعەتی تیشکیش بڕوە، ڕبعی سورعەتی تیشکیش بڕوە، یەک لە سەردەی سورعەتی تیشکیش بتوانێت بڕوات. چه جایە بگاتە سورعەتی تیشک. باش ئەمە هەموو ئاسمانە، ئەمە هەموو بوونەوەرە نەخێر. لە ناو ئاسمانە ئەم ئاسمانی کە خوای گەورە بۆمان بازەکە، یاخود ئەوەی کە ئێمە هێشتا زانیومانە زاناکان باسیەکەن، ئێمە بۆی ئەم سەریەشەی ئاوا بازەکەین و هەموو ڕقم و ژمارە، هەتاکو بۆ ئێمە باسی عەرشی خواکەین دارداین گەورەی عەرش چییە؟ جارێ ئێمە ئەمەمان لەبەر چاوە، ئێمە ئەمانە بە قیاس بە ڕقم لامانە، بەس جارێ ئێمە عەرش هیچی دەربارە نازانین. بەڵام ئێمە ئەگەر گەورەی ئاسمانمان زانێت توانی قیاسێکی بکەین لەگەڵ تاو چاو گەورەی کورسیەکەی خوا و چاو گەورەی عەرشی خوا و لە چاو گەورەی بەهەشتا و ئەم ڕقەمە زانە بۆیە کە دێنین هەتا بزانن ئێمە مامەڵە لەگەڵ چ بەزمێکە ئەکەین، لەگەڵ چ معلوماتێکە، چ جەنجاڵیەک لە زانستی و لە ڕیاضیاتە ئەکەین. لەناو ئاسمانە ئەوەی کە تا ئیسا زاناکان کەشفیان کردووە نزیکەی 100 ملیار یعنی 100,000 ملیۆن تۆپەڵە ئەستێرەیان کەشف کردووە و ئەم تۆپەڵە ئەستێرەی کە ئیسا باسمان کرد. ئەم تۆپەڵە ئەستێرەی ئەمە 100 ملیار ئەستێرەی وەکو خۆری تایە، 100 ملیار ئەستێرەی وەکو خۆری تایە کە خۆریش ملیۆنێک و 300,000 ئەوەندەی زەوی گەورەترە. ئەم تۆپەڵە 100 ملیار ئەستێرەی ئاوای کۆ کردوێتەوە لەناو ئاسمانە 100 ملیار تۆپەڵەی ئاوا دۆزراوەتەوە، 100 ملیار تۆپەڵە ئەستێرە، هەریەکێ لەم تۆپەڵە ئەستێرانە زیاتر لە 100 ملیار ئەستێرەی وەکو خۆری تایە. تو ئەمە بێنە بەر چای خۆت بیر لەم گەورەیە بکەرەوە. ئێمە مادەم باسی سورعەتی خێراییمان کرد، با بە نەوعی کە بۆتان باس بکەم، مەسەلەکە باس بکەین و بیڵێین. ئەگەر ئەو ئاسمانی تۆ لە ئاسمان شەو سەیری ئاسمانەکەیت، کۆمەڵی ئەستێرەی زۆرە بینی لە ئاسمانە، لەوانەیە تۆ ئەبزانی ئەمە ئیسلام ئەستێرانە وتان لەم شوێنانەیە کە تۆی بینیت نەخێر. ئەو ڕەسمەی کە تۆی بینی بە ئاسمانەوە ڕەسمی چەند ملیۆن ساڵێ لەمەوە پێشە، ئەگەر هیچ چەند ملیار ساڵێ لەمەوە پێش نەبێ. یعنی چی ئەو قسەیە؟ یعنی ئەو تیشکەی کە ئیسا یا لە چای من و تۆ ئەو ئەستێرانە بە ئاسمانەوە بینین، لەوانەیە 1 ملیۆن ساڵ لەمەوە پێش ئەم تیشکە لەم ئەستێرەیە دەرچوو بێ بەڕێوە بێت تازە گەیشتۆتە جاوی من لەسەر گۆی زەوی. تازە ئەو تیشکە گەیشتۆتە گۆی زەوی من ئەو وێنەی تابلۆی کە ئیسا بە ئاسمانەوەی بینیم ڕەسمی چەند ملیۆن ساڵێک لەمەوە پێشە. یعنی لەوانەیە ئیسا ئەستێرەیەک ببینم بە ئاسمان و ئەستێرەی هەر نەمابێ، لە شوێنی خۆیان نەمابێ. ئەگەر لە شوێنی خۆشیان مابێ لەوانەیە تەقی بێتەوە، لەوانەیە خۆی کێشا بێ بە ئەستێرەی کەیە، لەوانەیە ورد و خاش بوو بێت. بەڵام من تازە مەنزەری ملیۆنی ساڵ لەمەوە پێش سەیرەکەم لە ئاسمانە، چونکە بۆ ئەم تیشکەی کە ئەمڕۆ ئەگاتە چاوی من یا ئەگاتە چاوی تەلسکۆبەکانمان، ئەمە چەند ملیار ساڵێ لەمەوە پێش بەڕێکەوتووە لەو ئەستێرەی خۆیان، چەند ملیۆن ساڵێ لەمەوە پێش بەڕێکەوتووە. ئەمەندە ملیۆن ساڵیە، ئەمەندە ملیار ساڵە ئەم تیشکە بە ئاسمانەوە بەڕێوەیە، تازە تەلسکۆبەکانی ئێمە یا تازە چاوی ئێمە لە ئاسمانە کەشفیەکە. کاتە ئەم مەنزەری کە بینی مەنزەری ئیسپانیە. ورترین تەلسکۆبەکانی کە هەڵدراوە، تەلسکۆبی هابل لە دوایش دووسێ تەلسکۆبی زۆر بەقووەتر لە هابڵیان هەڵاوە بۆ ئاسمان، ئەوەی کە بۆیان دەرکەوتووە ئەڵێن ئەستێرە هەیە نزیکەی 13 بۆ 14 ملیار ساڵ، یعنی 13 بۆ 14,000 ملیۆن ساڵ، یعنی 13 بۆ 14,000 ساڵ، نەک بەم ساڵی خۆمان، بەو ساڵە تیشکی کە باسمان کرد ئەمەندە لە ئێمە و دوورە. یعنی ئەگەر تیشکێک لەوێەوە دەرچێ 13,000 ساڵ بەڕێوە بێ ئینجا ئەگاتە چاوی ئێمە. بەو سورعەتە، بەو خێراییە کە هەر ثانیەیەکی 300,000 کیلۆمەتر بڕێت، لە هەر چرکەیەکە تیشک 300,000 کیلۆمەتر بڕێ. تۆ تەسەور کە ئەستێرە دۆزراوەوە لە ئاسمانە 13,000 ملیۆن ساڵ بەو سورعەتە لە ئێمە دوورە. ئەمە هێشتا نە ئەوڵی ئاسمانە، ئەمە هێشتا نە ئەخیری ئاسمانە. ئای سوبحان الله، ئەمەی کە من باسیەکەم ئەم گەورەیە، ئەمە خوای گەورە لە قورئان ئەفەرمێ وەزەینا السەماء الدنیا بمەصابیح، ئەفەرمێ ئاسمانی دنیا بە ئەستێرە ڕازانێتەوە. ئەم گەورەیەی کە هەموو زانستی ئەمڕۆ پێشکەوتنی ئەمڕۆ تا ئێستا نازانێ ئەوڵەکەی لەکوێ و ئەخیرەکەی لەکوێیە، ئەمە هێشتا ئاسمانی دنیایە. خوا پێمانە فەرمیێڵە 7 طەبەق ئاسمانم دروست کردووە. الذي خلق 7 سماوات طباقا، ئەو خوایی کە 7 ئاسمانی طەبەق بەسەر یەکا دروست کردووە.
ئەمەی کە من باسم کرد کە هێشتا ئەوڵەکەی نازانین و ئەخیرەکەی نازانین لەکوێ دەست پێکاو سنوورەکەی لەکوێ و لەکوێ کۆتایی دێ ئەمە هێشتا ئاسمانی یەکەمە ئێمە تیاون بووین کە 100 ملیار تۆپەڵە ئەسێری وەکو ئەم دەربی تەبانەی خۆمانی تیا کە هەر دەربت تەبانش 100 ملیار ئەسێری وەکو خۆری تیا کە خۆریش ملیۆنێک و 300,000 ئەوەندەی زەوی گەورەترە ئەمە هێشتا ئاسمانی یەکەمە دەی حەوت طەبەقەکەی ئاسمان یەک بەناو یەکا وەکو عەرزم کردن لە ئەڵقەی پێشەوە وەکو ئەڵقەی پیاز یەک بە یەک دەوری یەکتریاوە یعنی ئاسمانی دووەم ئەمەندە گەورەترە ئاسمانی یەکەم لە ناویا ون بووە یعنی ئاسمانی دووەم بە دەوری ئاسمانی یەکەمایە ئاسمانی سێم بە دەوری ئاسمانی دۆمایە چوارەم بە دەوری سێمایە هەتاکو حەوتەم بەڵگەشمان بۆ ئەمە چییە؟ خوای گەورە لە قورئانە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم ألم تروا كيف خلق الله 7 سماوات طباقا ئەوە نابینن خوای گەورە چۆن حەوت طەبەق ئاسمانی طەبەق بە طەبەق دروست کردووە وجعل القمر فيهن نورا وجعل الشمس سراجا لەناو ئەم حەو ئاسمانەیە مانگی کردووە بە نور خۆریشی کردووە بە چرا طبعا ئەمە دووسێ موعجیزەی زۆر گەوری تایە یەکەم پێمانەڵێ ئەم خۆر و مانگەی کە ئێمە تیشکەکەیان لێ وەرەگرین ئەکەونە ناو هەر حەو ئاسمانەکەوە ئەمەش تەنها بە یەک شێوا بێ ئاسمان دەوری ئاسمانیا بێ ئەو دەوری ئەویدا بێ وەکو چۆن ئەڵقەی پیاز کرۆکەکەی کە لە ناویا بێت ئەوکانی کە دەوریاندا بێ نەک لە سەروتر و نەک لە خواروتر مەبەستم پێ ئاسمانی دووەم ئەمەندە گەورەترە ئەو بە دائیری هاتوتەوە بە دەوری ئاسمانی یەکەمە ئەمەی کە خوا بۆ ئێمە بازەکە ئاوێ بەس لەم حاڵەتەیە وای لێ دێ خۆر و مام بکەوێتە ناو هەر حەو ئاسمانەکەەوە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لەبێ زۆر تاکید لەسەرەوە کاتەوە دکتۆر زەغلول نەجار زۆر تاکید لەسەرەوە کاتەوە کەواتە ئەڵێ خۆر و مانگ وان لە ناو هەر حەو ئاسمانەکەیە هەر حەو ئاسمانەکە تەوقی داون باشە خوای گەورە ئەڵێ مانگ نورە خۆر سیراجە لە شوێنی کە خۆر بە ڤیا ناوەبات مانگ بە نور باسەکات یعنی چی لە قورئانە زاناکان دیقەتیان ناوە هەج ڕووناکیەک ڕووناکی ئەسڵی ئەستێرەکە خۆی بێ پێوتێ زەوە پێوتێ چی زەوە هەج ڕووناکیەکیش ڕووناکی خۆی نەبێ ئەسڵی بەڵکو عەکسی کاتەوە پێوتێ نور خوای گەورە بە قەمەر ئەڵێ نور چونکە ڕووناکی مانگ کە ئێمە ئەیبینین خۆی نییە خۆی تیشکی لێوە دەرناچێت بەڵکو تیشکی خۆرە لە مانگێدا مانگ عەکسیە کاتەوە لەبەرەوە خوای گەورە قەمەری بە نور ناوبردووە بەڵام خۆر بە ڤیا و بە سیراج ناوە بە بۆچی چونکە تیشکەکە لێ گەرماکەی خۆیەتی ڕووناکیەکە لە خۆیان دروست ئەبێت دەرئەچێ ئەمە خۆی بە خۆی موعجیزەیەکی گەورەیە خوا فەرمێ ئەم خۆر و مانگە ئەم مانگەی کە خۆرەکە کە ڕووناکیەکەی لە خۆرەوە وەرەگرێ و عەکسیە کاتەوە لەگەڵ ئەو خۆرەی کە ئەسڵی ڕووناکیەکەی خۆیەتی هەردووکیان وان لەناو هەر حەوت طەبەقەی ئاسمانەکەیە جا خوشکان برایان ئێمە ئاسمان یەکەم نەمازانی ئەوڵەکەی لەکوێ و کۆتاییەکەی لەکوێ حتا ئیسا ئەم هەموو تەلسکۆپ و هەموو فاڕۆق و ئەم هەموو عەزیەتەی لەگەڵا بێ نازانین لەکوێیە کاگەر مەجال بولئەڵقانی کە زۆر وردەکاری ئاسمان بازەکەین کە چۆن دروست بوو بەرەو کوێ ئەڕوا چی بەسەرە دێ بەس ئەمە جارێ حەزم کرد مەنزەرەکە بێتە بەرچاوتان ئەم حەو ئاسمانە هەر حەوتیان پێکەوە کە ئەم زەویە لە چاو ئاسمانە هەر نوقتەیەکە لە بەحرێ ئاسمان یەکەمیش لە چاو دۆمە ئاوە بچووکە دووەمیش لە چاو سێمە هەتا هەر حەو ئاسمانەکە یەک بە دەوری یەکان حەوتەم لە هەر هەمیان گەورەتە تەوقی هەموو یاوە دەی بەپێی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر حەو ئاسمانەکە پێکەوە لە چاو کورسیەکەی خوایە لە حەدیثێکی صحیحەکە ابن حیبان بمانەگەڕێتەوە ئەفەرمێ وەکو ئەڵقەیەک وایە لە بیابانێکا فڕێددا بێت ئەم حەوت طەبەقەی ئاسمان ئێمە کە ئاسمان یەکەممان بۆ یەک لا نەبووتەوە هەر حەوت طەبەقەکەی ئاسمان پێکەوە لە چاو کورسیەکەی خوایە لە ڕوایەتێکا فەرمێ وایە حەو پەنجای فڕێیا بێتەوە دەشتەوە یا حەو پەنجای فڕێیا بێتە ناو شتێکی گەورەوە یاخود حەو ئەڵقا یاخود ئەڵقەیەکی ئاسنێ فڕێیا بێتە بیابانێکەوە لە چاو چییە لە چاو کورسیەکەی خوایە کورسیەکەی خوش لە چاو عەرشی خوایە وەکو یەک ئەڵقە وایە لە بیابانێکی کاکی بەکاکیە کە نە ئەوەڵی دیار بێت و نە ئەخیری دیار بێت کورسیەکەی خوش ئەمەندە بچووکە لە چاو عەرشی خوایە عەرشی خوش وا لەسەر بەحر لەسەر ئاوێکە خوش ئەوە تا لەسەر ئەو عەرشەوە حکمەکە و خوایەتێکا بەسەر هەموو مەخلوقاتەکانیە لە بنی بەردێکی ئەم گۆی زەویە یەک شتی لێ غافڵ نی و یەک شتی لێ ناشارێتەوە ئەوەی کە لەسەر عەرشە چۆن ئەیزانێ ئەوەشی کە لە ژێر گۆی زەویایە لە ناوەخنی گۆی زەویایە ئاوەکو ژۆی سەر عەرش ئاوە ئاگای لێتی و چاوی لێ و لێ غافڵ نییە ئابەم شێوەی خوایەتی ئەکات
نابێ ئێمە قیاسی قودرەتی خوا و گەورەی خوا و عەزەمەتی خوا بە عیلمی خۆمان و بە فەهم و ئیدراکی خۆمان ئێمە ئەگە مێشکمان بە شتێکەوە مەشغوڵ بێ فرێشتەی کە ناکەین ئەگە چاومان لە شتێ بێ ناتوانین دواوی خۆمان بین ناتوانین تەنیشتی خۆمان بینین خوای تەبارەک و تەعالا وا نییە ئەم هەموو وردەکاری ئەم هەموو گەورەیە کەوا بوو کورسیەکەی خوا لە دوای ئەم ئاسمانانە کە ئێمە هێشتا طەبەقەی یەکەمان بۆ یەک لا نەبووتەوە ئەبێ بزانین خوا پێمانەڵێ حەوت طەبەقەیە بڕۆ بگەڕێ دۆزەرەوە دوای 100 ساڵی کەوەرەوە اینجا بۆ دەرەکەوێت کە خوای گەورە ڕاستی فەرمووە قورئان ڕاستی فەرمووە ئیسلام ڕاستی فەرمووە ئێوە ئەبێ بڵێن بەڵێ بۆمان دەرکەوت کە ئەوە ڕاستە خوای گەورە 1400 دانە ساڵ لەمەوە پێشکە بۆ پێغەمبەری نردوتە خوارەوە ساسە فەرمێ فەلا ئوقسیم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظیم ئەڵێ با سوێن نەخۆم سوێن ناخۆم بە شوێنی ئەستێرەکان یاخود سوێن دەخۆم بە شوێنی ئەستێرەکان وەکو هەنگێکە ئەڵێ ئەو لایە بۆ تەئکیدە سوێن دەخۆم بە جێگەی ئەستێرەکان جا ئەفەرمێەوە سوێنێکە ئەگەر بتانزانیا زۆر گەورەیە شوێنی ئەستێرەکان ئاخر ئەمەیە کە من عەرزی جەنابتانەکەم ئەستێرەی وا هەیە 13000 ملیۆن ساڵ بە ساڵی تیشکی لە ئێمە دوورە جاوەرە مسافەیە حساب کە 13000 ملیۆن ساڵ خوا بۆیە کە سوێنی پێخوا لە قورئانە ئەڵێ سوێنە خۆم بە شوێنی ئەستێرەکان ئەمە سوێندێکە ئەگەر تانزانیا زۆر گەورەیە بەس ئێوە بێ ئاگان لە گەورەی خوا لە دەسەڵاتی خوا ئەمە هێشتا دروستکراوەکانی خوایە ئەمە ئەو عەرشە عەزیمەی کە باسمان کرد کە گەورەترین دروستکراوی خوایە ئەو عەرشەوا لەسەر ئاوە ئەم کورسیەش عولەماکان باس دەکەن ئەفەرمون ئەڵێن کەلمیرقاتی ئیلە العەرش وەکو پلیکانە وایە بۆ عەرشی خوای تەبارەک وتەعالە وەکو پلیکانە وایە بۆ عەرشی خوای گەورە کورسی خوا لە بەردەمی عەرشەکەیایە وەکو ئەڵقەی وایە لە بیابانێک ئافرەتدا بێ ئەمە حەوت طەبەقەی ئاسمانەش وەکو ئەڵقەیەکی بچووک وایە کە لە دەشتێکی کاکی بە کاکیا بێ لە چاو کورسی خوایە ئێمەش لەناو ئەم حەوت طەبەقەی ئاسمانەیە وای لە ئاسمانێکیانە کە هێشتا ئەوڵەکەی نازانین و ئەخیرەکەی نازانین بەڵام ئەوەندەی کە تایە کەشفمان کردووە نزیکەی 20 ملیار ساڵ تیرەی ئەم ئاسمانە لە ئێمە دیارە 20 ملیار ساڵی تیشکی تیرەی ئەم ئاسمانە لە ئێمە دیارە هێشتا ئەوڵ و ئەخیرەکەشی نییە ئێمەش ئەوەتاین لە ناو نوقتەیەکی بچووک لەسەر ئەستێرەیەک کە نەکەس نازانێ ئەم هەموو قەرەباڵغیە ئەم هەموو گەورەیە ئەم هەموو عەزەمەتە ئەبێ ئەستێرەکانی کە چی تیا بێت ئەبێ چ دەسەڵاتی خوا لە ناو ئەستێرەکان و لە ناو مەجەڕەکانی کەیە و لە ناو ئاسمانەکانی کەیە هەبێ ئێمەش ئەوەتاین لەم سەر ئەرزەیە ئەم مرۆڤە بێت دەسەڵاتی کە لوتی بگری ڕۆحی دەرەچێ کە ئەگەر بێت و بۆری میزکردنی بگیرێ هەموو سەروەتی ئەم دنیای ئەو بێ بەخشێ بەس بۆی ڕزگاری بێ ئەگەر شتێ پەڕێتە بۆری هەناسەیە و یاخود پەڕێتە پارویە نان کایخوا لە قورگی بگیرێ زوفریای نەکەوێ خنکێ ئەگەر مێشولەیە بچێتە ناو گوێچکەیەوە تۆزێ بزنیێتەوە سەری خۆی کێشێ بە دار و دیوارە کە ناتوانێت بە میکرۆبێ بوێرێت کاچێتە ناو لە شێوە تووشی دەرد و نەخۆشیەکەوە ئەیکوژێ ئەم بەشەرە لەسەر ئەم ئەرزە لە چاو ئەو خالقە گەورەی کە ئەم هەموو کەون و کائیناتی دروست کردووە سەرەکەی مرۆڤە خۆی لێ گۆڕاوە خۆی لێ بۆ بەخوا ئەم هەموو گەورەی و عەزەمەتە ئەبینێت ئەم هەموو دەسەڵاتی خوا ئەبینێت بیرەکاتەوە ئەسێرانە چۆنیان و چۆنە ڕۆکەچی بیرەوە ناکاتەوە ئەو گزاتی کە دروستی کردووە بێکێ بێ ئەو خوای کەم عەرشە و ئەم کورسیە و ئەم ئاسمانانە و هەموو ئەستێرەیە و ئەم هەموو دەسەڵاتە و هەموو مەخلوقاتی دروست کردووە ئەی خوێ بچ دەسەڵاتێکی هەبێ ئەی خوای گەورە بێ خۆی چەند گەورە بێ ئەبێ قووەت و عەزەمەت و دەسەڵاتی ئەو چی بێ من کاتێک کە سەیری بینایەکی گەورە ئەکەم گەورەی مهندس و شەریکەتەکەم بۆ دەزەکەوێت بۆ دەرەکەوێت کە ئەمەی دروست کردووە ئەڵێمە بچ کۆمپانیای توانێت ئێمە کە سەیری ئەهرامەکانی میسڕەکەم ئەڵێم ئەی بابەگیان ئەبێ ئەمانە چ نەوع ئینسانێ بوو بن چ عالمێ بوو بن چ زیرەکێ بوو بن ئەی وەرە سەیری عەرز و ئاسمان کە سەیری ئەم هەموو مەخلوقاتەی خوا بکە سەیری ئەم هەموو گەورەی و عەزەمەتە بکە ئینجا بزانە خواکەی من و تۆ کێیە زانە کە سوجدا ئەبەی بۆ چی ئەبەی کاڵەی سوبحانە ڕەبی الئەعلا علو هەر بۆ ئەو خوایە بەرزی هەر بۆ ئەو خوایە لەسەر و هەر حەو ئاسمانەکەەوە لەسەر و کورسیەکەەوە لەسەر و ئەرشی خۆشیەوەیەتی اینجا غافڵیش نییە لە هیچ شتێک کە ئەڵەی سوبحانە ڕەبی العەظیم ئەو عەزەمەتە بێنە بەرچاوی خۆت ئەو خالقی ئەم هەموو کەون و کائیناتی دروست کردووە پێی خۆشە تۆ بگەڕیتەوە بۆ لای ئەو تۆ بکەی تۆڵێ الحەمدولیلای ڕەبی العالەمین لەسەر و عەرشەوە خۆی خوای گەورە جواب بدەیاتەوە ئەڵێ حەمەدەنی عەبدی الرحمن الرحیم ئەڵێ مەجەدەنی عەبدی ئەڵێ مالکی یەوم الدین خوای تەبارەک وتەعالا ئەڵێ عەبدەکەم ستایشی کردم بە بەرز ڕای گرتم قەدەسەنی عەبدی
کاڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین خوای گەورە لەسەر و عەرشە و جوابی تۆیاتەوە وشە بە وشە ئەڵێ هذا بینی وبین عەبدی ولعەبدی ما سەئەل ئەمە بینی خۆم و عەبدەکەم چی داواکە من ئەیدەمێ ذکری خواکەی خوا ذکر دەکات باسی خواکەی خوا باس دەکات لە دڵی خۆتا باسێکی خوای گەورە نەفسی خۆیان باس دەکات لەناو خەڵکە باسێکی لەناو مەلائیکی قۆمەڵێکی باشترە باسی تۆ ئەکات تۆ ئەتوانی دۆستایەتی لەگەڵ ئەو خوایە بەستی کەچی تۆچی شەڕ لەگەڵ ئەو خوایە ئەکەیت تۆ ئەتوانی ببیت بە عەبدێکی خۆشەویست لە لای خوا کە جێگەی حەزڵە و ڕێزی خوابی کەچی تۆ ئەچی شەڕ لەگەڵ ئەو خوایەکەی دەبڕۆ پێی بوێرە دەوەرە بەو خوایە بوێرە لە حاڵێکە کە خۆت ئەگەر لوتێ بگرن بە لەحزەیەک هەناسەت دەرەچێ تەحملی بەسیترین موسیبەتی ناکەیت تۆزێ گۆشت و خوێن و وێسقان ئالێرە خۆت لێ گۆڕاوە خۆ لێ بۆ خواجاری وای ڕخنە لە خواگرە خوا بۆ ئاکە و بۆ ناکە ڕێگە و شوێن بۆ خوادانێ زەلامان هەیە کفرەکە جوێن بە خوا ئەیە خوا پەنامان بە ئەم گەورەی و عەزەمەتەی خوا ئەبێ ئاوا لە بەرچاوی هەموو موسڵمانان بێت ئەمە خەڵقی خوایە ئەمە دروستایی خوایە کە ئیشەڵا لە ئەڵلقەکانی کە ئەگەر ئەمر باقی بێ بە پێی توانە محاولاکەین وردەکاری تری زیاتری نا ئەم کەونە و نا ئەم دروستکراوانی خوا باسکەین بۆی بزانین خوای گەورە چۆن دەستی کردووە بمانە چۆن ئەمانی دروستکردەوە و حیکمەت لە دروستکردنیان چی بۆ و مۆقعی ئێمەش لەناو ئەم هەموو دروستکراوایە چییە کە ئەوە زۆر زەرورە ئێمە شوێنی خۆمان بدۆزین و تایە و حیکمەت لە بوونی ئێمە لەناو ئەمەیە بدۆزینەوە خوای گەورە ئەمانی بۆ سوعبەت دروست نەکردووە بۆ گاڵتە و گەمە دروستی نەکردووە ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عبەسە وأنكم إلينا لا ترجعون خوا فەرمێ وازانێوم بۆ سوعبەت دروست کردووە خوای گەورە فەرمێت ئەم ئەرز و ئاسمانم هەر هەموو بە حەق دروست کردووە بالحەق بە حەق دروستی کردووە بۆ حەقیش دروستی کردووە لەبەرەوە ئەبێ ئێمە حسابێک بۆ هەموو ئەو کار و ڕەفتارانمان تەقدیم بە خالق و پەروەردگاری هەموو کەم و کائیناتە بکەین ئینشەڵڵا لە ئەڵلقەکانی داهاتوە بە پێی توانە ئەگەر خوای گەورە یار و یاوەرمان بێت وردەکاری زیاتری باسی بوونەوەر باز دەکەین و گەورەی و عەزەمەتی خوا ببینین لە بوونەوەر